سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا خۆشحاڵین جارێکی تر بە بەرنامەی ئاسۆی بەرابەریەوە دەبینە میوانی ماڵەکانتان. بینەرانی ئازیز هەروەها کە پێشتر لە بەرنامەی ئاسۆی بەرابەری باسمان کرد تونند و تیژی لە دژی ژنان دیاردەیەکی مێژووی و جیهانیە و لە هەموو کۆمەڵگاکاندا بووە و ئەمڕۆکە کەم و زۆر بەرەوە دەچێت. تونند و تیژی لە دژی ژنان ستەمێکی ناڕەوا و غیرە ئینسانیە کە لە دەهەی هەفتاوە لەلایەن ئازادی خوازان کەوتوتە بەرباس و لێکدانەوە. تونند و تیژی لە دژی ژنان وەسیلەیەکە بۆ کۆنتترۆڵی ژنان و دەسەڵات لەلایەن بیرۆکەی پیاوسالاریەوە. 25 نەوام ڕۆژی جیهانی خەبات بۆ نەمانی تونند و تیژی لە دژی ژنانە. مەجموعی عمومی سازمانی ملل لە ساڵی 1990 میلادی لە دانیشتنێکی خۆیدا 25 نەوامبری وەکو ڕۆژی جیهانی مەحوی تونند و تیژی بەرامبەر بە ژنان ڕاگەیاند. بۆچی 25 نەوامبریان هەڵبژارد؟ بە کورتی بڵێن ئەم ڕۆژە بە بۆنەی قەتڵی سێ خوشکی خەباتگێری دانیشتووی جمهوری دۆمینیکان بە ناوی خۆشکانی میرابل لە دوای گرتن و چەند مانگە ئەشکەنجە سەرنجام لەلایەن سازمانی ئەمنیەتی سەربازی ئەم وڵاتە بە شێوەیەکی ترسناک کوژران. جرمی ئەم سێ خوشکە بەشداری لە هەڵسوڕانی سیاسیک لە دژی ڕژیمی دیکتاتۆری حاکەم لە دۆمینیکان بوون. یادیان بەرز و ڕێگایان پڕ لە ڕێبوار هەر بەردەوام دەچینە پێشەوە. بەڕێزان ئێستاش دینە لای میوانی بەرنامەکەمان هاوڕێ هەتاوی عەبدوڵایی کە لە ڕێگای ئسکایپەوە لەگەڵمانە. فەرموون بۆ بینینی ئەم بەرنامەیە. هاوڕێ هەتاوم کاتت باش و زۆر سپاس بۆ ئامادەبوونە لە بەرنامەی ئاسۆی بەرابەریمان. زۆر سپاس بۆ ئێوەش بوو ئەوەی کە جارێکی تر دەرفەتاندا بە من بۆی کە تۆزێک لەسەر پرسەکانی تایبەت بە ژنان شرۆڤەمان هەبێ. هیوادارم بەرنامەیەک باشمان بێت. زۆر سپاس. هاوڕێ هەتاو تونند و تیژی بەرامبەر بە ژنان چۆن پێناسە دەکەن و ئەمڕۆکە لە چه ئاستێکدایە؟ ئایا زیادی کردووە؟ ئەگەر زیادی کردووە بۆچی زیادی کردووە؟ تونند و تیژی هەر هەڵسوکۆتێکی نامرۆڤانە بەرامبەر بە مرۆڤێکی تر کە کەسایەتی پێخستکە ئەکەوێتە خانەی تونند و تیژیەوە. جا زۆر جار تونند و تیژی دوو بەشی هەیە، تونند و تیژی جەستەی و تونند و تیژی ڕەوانی. بەڵام ئەگەر بمان هەیە پێناسەیەک لەسەر تونند و تیژی بکەین، تونند و تیژی بەداخەوە هەڵسوکۆتێکی نامرۆڤانە و هەڵاوێردنامێزە دژ بە مرۆڤەکان بە تایبەتی بە ژنان کە مێژوویەکی دوور و درێژی هەیە و هەر لە هەر وڵاتەی بە پێی چەشنی جوغرافیایی ئەو وڵاتە شێوازەکەی دەگۆڕدرێت کە چۆن بەکاردەبردرێت و بەداخەوە لە بارودۆخی هەنووکەیدا تونند و تیژی نەتەنیا کەمی نەکردو بەڵکو ڕۆژ بە ڕۆژ خەریکە پەرە دەستێنە لەبەرەوەی ئێمە لە سەردەمی سەرمایەداریدا دەژین و سەرمایەداری نەقش و ڕۆڵێکی زۆر نەرێنی هەیە لەسەرەوە پرسە و قازانج ئەبینێ لە دووبەرەکی لە نێوان مرۆڤەکان و سەرمایەداری لە هەر بەشەی بەپێی چەشنی جوغرافیایی وڵاتەکان ئەبزاری تایبەت بە وڵاتی هەیە. بۆ نمونە لە وڵاتانێکی وەک وڵاتە زلهێزەکان و ئەمریکا ئێستا گەورەترین پرسی تونند و تیژی بەرامبەر بە ژنان نەبوونی ئازادی جەستەیە. واتە تۆ سێری ئەو هەموو میدیا و بڵاڤۆک و ئەو هەموو فرۆشتنی کەرەستانە لە ژێرناوی ئازادی لە شولەر بە لە شولاری ژنان خەریکە ئەفرۆشتێ و باندە مافیاکانی مرۆڤ ئەگەر پێشتر بە نەهێنی قاچاغی ئینسانیان دەکرد ئێستادا لە ژێر ناوی کۆمپانیا و مۆدیلینگەوە خەریکنە و کاراکەن. لە وڵاتانی ئوروپایی ئەبینین کە بچووکترین مافی ژنێک مثلەن بۆ نمونە حەقدەستی ئینسانێک حەقدەستی ژنێکی کرێکار لە بەرامبەر پیاوێکی کرێکار کەمترە و ئەگەر ژنان توانیویانە لە وڵاتانی ئوروپایی تا ئێستا بە زۆرێک لە مافەکانیان بگەن بە هەوڵ و هیمەتی بەتایبەتی چالاکانی چەپ و ئازادی خواز بوو. بەڵام هەر لە ئێستا کەژە بینین بۆ نمونە لە وڵاتێکی وەکوێرە کە ئەڵمان کە من لێ ئەژیم لەش فرۆشخانە هەیە کرێکارانی جنسی لە ژێرناوی بە پشتگیری فێمەنیستە لیبراڵەکانەوە کە هەمیشە پاڵپشتی دەسەڵات و حکوومەت بوون خەریکن لە ژێرناوی ئازادی لە شولارەوە کرێکارانی جنسی لە وڵاتانە بە شێوێکی زۆر درەندانە تجاوزیان پێدەکرێت بە بڕەپارەیەک لەشیان دەکردرێت و ئەگەر بینە سەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەتی لەو بەشانێکە ئیسلامی سیاسی بوونی هەیە بەتایبەت لەو شوێنە جغرافیایی کە ئەزانم ئێوەش مەدی نەزەرتانە وەکو ئێران ئەبینین کە تونند و تیژیەکە دەقاتە ینی شێوازەکەی لەبەرەوەی کە لە وڵاتێکی بۆ نمونە وەکو ئێران وەکو عێراق وەکو تورکیا
سیستمی سەرمایه‌داری دوو ئەبزاری ئاین و مەسەبی پێوە بۆ دوو ئەبزارە ساڵهای خەریکە ژنان ئەچەوسێنێتەوە وەکو ئەم تونند و تیژیانە لەش لایە سیستمەوە دەگوازێتەوە ناو کۆمەلگا لە کۆمەلگاوە دەچێتە ناو بنەماڵەوە کویەکەیەکی بچووکی کۆمەلگا و بە شێوەیەکی بازنەیی و تەندرا و خەریکە ئەم تونند و تیژیانە ڕۆژانە تۆلید و باستۆلید دەکاتەوە بەرهەمی دەێنێتەوە و ئەم تونند و تیژیانە لە دوو جۆر تونند و تیژی فیزیکی ڕەوانی بەسەر ڕوح و ڕەوان و جەستەی ژناندا خەریکە خۆی دەردەخا بەداخەوە ئەبێ لە کۆتایی قسەکاندا بڵێن نەتەنیا کەمی نەکردووە سەرڕای ئەو هەموو خەباتە بەر بڵاوی کەیکە چونکە مێژوویەکی دوور درێژی پۆتانسیێڵێکی زۆری دەوێت کە لە ناو بچێت بەڵکو زیادیشی کردووە بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاستکە لە دواییدا دەپڕژێنە سەر شێوازی تونند و تیژیەکە. بەڵ هاوڕێ هەتاو لە ڕوانگەی پیا و سالاریەوە چۆن هەڵسوکەوت لەگەڵ ژنان دەکرێت و بۆچی؟ پیاوسالاری بیرۆکەیەکی چەقبەستوویە کە لە ناو مشک و بیر و باوەڕی زۆربەی چین و توێژەکانی کۆمەلگای ئێمە لە ژن و پیا و گەورە و بچووک و مناڵەوە بیچمی گرتووە شێوازی پەروەردەکردن هەموو جونگەکانی کۆمەلگای لەخۆ گرتووە ئەم شێوە بیرکردنەوە پیاوسالاری وتم ئەبزارێکە کەرەستەیەکێک لە کەرەستەکانی تونند و تیژی بەجی مرۆڤەکانەکە بە تایبەتی لە وڵاتێکی وەکو ئێران کە ئیسلامی سیاسی تێدا زاڵا وەکو ئەبزاری استفادی لەکە بە پاڵپشتی ئاین و مەسەبەوە بۆ هەڵاواردنی ئینسانەکان وە شێوازی برکردنەوەی پیاوسالاری یەکەم شتێکەوە بیری ئێمە دەبێتەوە پیاوسالاری هەمیشە هەوڵ ئەدا پێگەی ژێردەستەی ژن لە چاو پیا و نیشان بداوە ژن وەکو شارۆمەندی دەرەجە دوو نیشانەداوە ئەوەی کە ئێمە بینین لە بنەماڵەکانی بەتایبەتی ئەو بنەماڵانەی کە حتا لە کوردستانیشن شێوازی هەڵسوکۆتیان لەگەڵ کوڕوکت جیایە بە هەڵاواردنێکی ڕەگەزی کوڕوەک و ڕەگەزی باڵا دەست دەبێنن کە جوەک و ڕەگەزی ژێردەست و هەموو ئازادیەک بۆ کوڕەکانیان بەڕەوا ئەزانن بەڵام هیچ ئازادیەک بۆ ژن بە ڕەوا نازان و ئەم شێوازە بیرکردنەوە وای کردووە کە ژنان بە هەڵاواردنێکی ڕەگەزیەوە پەروەردەبن ئەبینی کە کار لە کاردا لە تەحسیلدا لە هەر شتێک کە ژن بی هێوە هەنگاوی بە هەڵگرێ ئەم بە شێوازێکی ژێردەستەی سەیریەکە بە تایبەتی لە کۆمەلگای ئێمە کە ژنان لە ژێرناوی مارەیی و بەو دابوونەریتەکە کۆماری ئیسلامی بەسەریدا سەپاندونوە کۆمەلگا پێی لە ناو مشکیدا بیچمی گرتووە ئەبینی کە لە ڕێگای مارەگەی و ژنان وەکو مڵکی سەرەکی پیاو دەناسرێنوە ئەم شێوازە خاوەندارەتی مڵکە وای کردووە کە ژنان وەکو ڕەگەزی دەرەجە دووست پێناسایان بۆ دەکرێت وەکو مڵکی پیاو حسابیان بۆ دەکرێت و پیاوان ئەتوانن بەو شێوە بیرکردنەوە کە پێی پەروەردەبوون و خۆشیان تێیدا قوربانین هەر جۆرێک کە بۆیان بلوێ بەرامبەر بەو مڵکیان هەڵسوکەوت بکەن شێوازی مەسەلەن بیرکردنەوە پیاوسالاری لە کۆمەلگای ئێمە نسبەت بە ژن تۆ سەیری کە هەر کاتدایان هەوێت کە ژنێک هەتا پێناسەیەک بۆ ژنێ بکەن بە پیاوەکەی و ئەی بەستنەوە بە هاوسەری فلانی بە کچی فلانی یا ئەوەی کە گەردیان هەوێ تعریفێک لە ژن بکەن بە تعریفێکی پیاوانە خەریکن ئەمە جۆرێکە لە بیرکردنەوەی پیاوسالاری کە بەداخەوە لە کۆمەلگای ئێمە هەموو جونگەکانی لە خۆی گرتووە ساڵهای ساڵە دەرخواردی کۆمەلگای ئێمە ئەدرێوە ئەگەر بمان هەیە لە جملەیەکدا تەواو بکەم پێگەی ژێردەستەی ژن لە بچاو پیا و نیشانەداوە خەریکن بەداخەوە لە کۆمەلگای ئێمە بۆ شێوازە مرۆڤەکان پەروەردەکەن کە لە ڕوانگەی پیاسالاریەوە ژن شارۆمەندی دەرەجە دوویە ژن پێگەی لە پیا و کەمترە و پیا و خاوەندارەتی بەتایبەتی بەسەر ناوگەڵ و مڵکی ژنەوە هەیە و ئەتوانێت بە هەر شێوازێک کە بۆی بلوێ و بۆی بڕەخسێ لەگەڵ ئەو مڵکەی خۆی هەڵسوکەوت بکە ئەمە ڕوانگەی پیاسالاریەکە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ خەریکە پەرەستێنە. بەڵێ هاوڕێ هەتاو چه ئەوامڵێک لە پەرەپێدان و مانەوەی تونند و تیژی لەسەر ژنان تەئسیری هەیە بە بڕوای ئێوە؟ هەروەک لە سەرەتای بەرنامەکەەوە ئاماژەم پێکرد سێ هۆکاری سەرەکی لە هەموو کۆمەلگاکان بە هەموو شێواز و بە هەموو چەشنێکی جوغرافیایی هۆکاری سەرەکی تونند و تیژی دژ بە ژنانن یەکیان سیستم و دەسەڵاتە کە هۆکاری ئەسلیانی سیستم هۆکاری سەرەکی لە تونند و تیژی بەجی مرۆڤەکان و بەجی ژنان نەقشۆڕۆڵی زۆر مەترسیداری هەیە دواتر کۆمەلگا و دواتر بنەماڵە وەکو کۆمەلگایەکی بچوو کە مرۆڤەکان تێیدا پەروەردابن. ئەگەر بمان هەوێ باس لە تونند و تیژی دەسەڵات بکەین نەبوونی دوورکی خستنەوەی ژنان لە پرۆسەی سیاسی و ئابووری
شێوازی ڕوانینی کۆمەلگا ڕوانینێکی پیا و سالارانە و دژە مرۆڤ بەرامبەر بە ژنان بوونی دەستەواژەگەلێکی وەکو شەڕەف و ناموس کە ڕۆژانەیەمە ئەبینین بەداخەوە لەو ماوەی دواییدا یەکجار زۆر بۆ ژنان لە ژێرناوی ئەکوژرێن بوونی یاساگەلی هەڵاواردن ئامێز کە وەکو دەبینین کە لە یاسا دژە مرۆڤەکانی کۆماری ئیسلامی بەرامبەر بە ژنان هەیە وەکو مافی نەبوونی شارۆمەندی حتا مافی سەرەتاییترین مافی ئینسان لە ژنان زەوت کراوە بە ناوی حیجابەوە و جۆری پۆششی ژنانیش حتا ئەوان خەریکن دەستنیشانی ئەەکەن و بوونی ئەم سزا ئیسلامیانەی بە تایبەتی لە وڵاتانی ئیسلامی وەکو ئێرانەیە وەکو سزای بەردباران و سزای کوشتنی ژنان ینی ڕەوایی دراوە بە کوشتنی ژنان و بە بەردباران و بە توند و تیژی وەختێک لە کۆمەڵگایەک تۆ خاوەنی ئەم یاساگەلەی بێگومان ئەم یاسایانە دواتر لەلایەن دەسەڵاتدارانەوە بە شێوازێکی پەروەردەی لە ڕێگای میدیاوە ئەخۆی ئەخزێنێتە ناو کۆمەلگا و لە کۆمەلگاش بە چاوێکی هەڵاواردن ئامێزەوە سەیری ژنانەکەن حاڵەتێکی پیا و سالاری نسبەت بە ژنانە تۆهین سوکایەتی دەسترێژی و ئەو هەموو تاوانە ئەبینی ڕۆژانە ژنان حتا بە مەتەڵەکێک تو سەیری کە لە ئێستادا لە دنیای مەجازیدا ژنان گەورەترین توندوتیژیان بەرامبەرەکرێ و ئەم شێوازە لە دەسەڵاتەوە خزراوەتە ناو کۆمەلگاوە لە کۆمەلگاشەوە دێتە ناو بنەماڵە ئەبینین لە دوو جۆری توندوتیژی خۆی دەبینێتەوە توندوتیژی فیزیکی و جستەی توندوتیژی ڕەوانی لە توندوتیژی فیزیکی وەکو لێدان وەکو خەتەنەکردنی کچان لە ژێر ناوی ئاین و شەرعەوە وەکو بەکەمزانینی ژنان وەکو کێشانی قژیان و لە ئێستادا کە ئێمە قساکەین خۆی لە مەترسیدارترین جۆری توندوتیژی دابینێتەوە کە سڕینەوەی جستی ژنانە کە بەداخەوە بەهۆی ئەم بارودۆخە ئابووری کە ساڵانێکە لە ئێران زاڵەوە خەڵک تێچووی ڕۆژانەیان نییە و توشکی خەمۆکی و بێکاری و کۆمەڵێک بواری دەرونی نالەبار بوون خۆی لە سڕینەوەی جستەی مرۆڤ کوشتنی ژناندا دەبینێتەوە لە بواری دەرونی شەوێمە توانین ئاماژە بە توندوتیژی وەکو بەکەمزانینی ژنان غیرەکردن لە ژنان بەرتەسکردنەوەی ئازادیەکانیان مەتەڵەک وتن و ئەو شتانەی کە ڕۆژانە لە کۆمەلگای ئێمە بداخەوە ژنان ئەزمموی دەکەن و ڕۆژ بە ڕۆژی خەریکە پەرە دەستێنێ بەهۆی ئەم سیستمەوە بەڵام هۆکاری ئەسڵەکەی هۆکاری سەرەکی عامڵی ئەسلەکەی سیستمی بەتایبەتی کۆماری ئیسلامیە بەو شێوازە پەروەردە بەو شێوازە یاساگە لە دژە مرۆڤە کە خەریکە ڕۆژانە تۆلید و باستۆلید یەکاتەوە خۆی دەخزێنێتە ناو هەموو کە لە قوشبنێکی ژیانی تاکە کەسیەوە و خۆی لەو گشتە توندوتیژیە جستەیی و ڕەوانیە ئەبینێتەوە کە ڕۆژانە بەداخەوە ژنان لە کۆمەلگای ئێمە خەریکن ئەزمموی دەکەن و ڕۆژ بە ڕۆژ خەریکە کارەسات دەخۆڵکانە. بەڵێ هاوڕێ هەتاو کارزانەوەی توندوتیژی بەرامبەر بە هەست و باوەڕ بەخۆیی ژنان چۆن دەبینن و ئەو ژنانەی کە دەکەونە بەر توندوتیژی دەبێت چۆن پشتگیریان لێ بکرێ؟ بێگومان کاتێک ڕەگەزێک وەکو ڕەگەزی ژێردەستەی سێری دەکرێت ئەم ڕەگەزە بە مناڵیەوە بەو شێوازە پەروەردە خەریکە پەروەردەکرێت بە جیاکاری ڕەگەزی بۆی کە لەلای ئێمە ئەیبە مەکە بۆ نمونە لە کۆمەلگای ئێمە کچێک ئەگە حتا 20 ساڵیشی بێ بابی ئەتوانێ بڕیاری بۆ بدا کە لەگەڵ کێ زەواج بکە بەڵام هەر ئەم کچە لە تەمەنی دەتوانێت بۆی بڕیار بدا ناتوانێت خۆی بڕیار دەبێ بەڵام هەر کچە لە تەمەنی 13-14 ساڵی بە پشتبەستن بۆ قانونێک کە کۆماری ئیسلامی دایناوەوە پەسەندی کردووە بابی ئەتوانێت زەماوەندی ئەو کچە تەعین بکە لەگەڵ پیاوێکی باڵای 80 ساڵە یعنی ئەم شێوازە بیرکردنەوە باوەڕ بەخۆبوونی ژنان هەموو هەوڵەکانی ئەوەیە کە ژنان بخزێنێتە کونجی ماڵەوە و باوەڕ بەخۆبوونیان لێزەوت بکە تۆ سیر کە وەختێک لە پەروەردەدا لە مناڵیەوە تۆ بەردەوام بە کچێک دەڵی تۆ زەعیفەی تۆ کەسێکی کە لە چاو پیا و کەمتری ئەمە پیاوەی شتێک بۆ پیاوعی بنێ بەڵام بۆ تۆ شەرمە وەختێک بۆ شێوازە پەروەردە مرۆڤێک پەروەردە دەکەی بێگومان لەناو کۆمەلگا ئەترسێ حتا لە هەنگاو هەڵگرتنی و بەو شێوازە پەروەردە ئەبێ و با یەکەم شتێک کە بەتایبەتی دەسەڵاتەکان هەوڵەدەن کە توندوتیژی بۆیە بەرامبەر بە ژنانەکان باوەڕ بەخۆبوونیان لێزەوت بکەن بۆی بیان خزانە ناو کونجی ماڵەوە بۆی کە تەنها پێناسەی مناڵداری و ماڵداری بۆ ژنان پێناسە بکەن و ئەم شێوازە کاردانەوەی زۆر نێگەتیڤی لەسەر ڕۆح و ڕەوانی مرۆڤێک دادەنێ بۆ نمونە لە بواری ئابوووریەوە ناتوانێت سەربەست بێ بۆ نمونە هەموو توندوتیژیەک بەرامبەر بەخۆی کاتێک دەڵێن پیاوە قیخۆیەتی توندوتیژیت بەرامبەر کاتۆژنی نابێت دەنگ بکەی پێناسەکان بۆ شێوازەیە هەموو توندوتیژیەک بەرامبەر دەکرێت ئەو ئینسانە لە بواری جستەی و لە بواری ڕۆحیەوە تێک دەڕمێن
و پێویستی بەوەیە کە ژنان و پیاوانی وشیاری کۆمەڵگەی ئێمە ئەبێ بە هەموو شێوازێک پشتگیریان بکەنی. یەکەم شتێکە ئەبێ لە کۆمەڵگەی ئێمە بستردرێتەوەی کە ژنانێک کە توندوتیژیان بەرامبەرەکرێ هەوڵ بدەین هەوشیاریان بکەینەوە نەترسێن و دەنگکەڵ بڕن تا کاتێک کە دەنگکەڵ نەبڕن ئەو ژنانە و ئێمەمانە پشتگیریان نەکەین ئەوانەی کە چالاکن لە بواری ماف و حقوقی ئینسانیەوە لە پشتیان نەبن ناتوان ئەوانیش دەنگکەڵ بڕن. بۆیە پێویستی بە وزە و شیارەیەک یەکجار زۆر هەیە، پێویستی بەوەیە کە بەتایبەتی لە کۆمەلگای ئێمە پێویستە لەناو بنەماڵەکانانەوە دەست پێ بکەین دایکان و بابان وەختێک ئەزانن سیستمەکە سیستمێکی دژە مرۆڤەوە قبوڵیان نییە. بەتایبەتی کوردستان لە سەرەتایەت نەسەرکاری کۆماری ئیسلامی و سیستمی قبوڵ نەبووە، پێویستە نابێ شێوازی پەروەردەکەشی قبوڵ بێ و دەبێ بۆ شێوازەی کە ئینسانیە خۆی لە ماڵەوە دەست پێ بکاوە وردە وردە ئەمە دەچێتە ناو کۆمەلگا و ئەتوانێت کاردانەوەی باشی بێ. پێویستە بە هەموو شێوازێک پشتگیری بەتایبەتی ئەو ژنانە بکەین کە توندوتیژیان بەرامبەرەکرێ. کاتێک ژنێک لە کۆمەلگا ئەکوژرێ بەتایبەتی قشری ڕۆشنبیری کۆمەلگا بەداخەوە ڕەخنەیان پێواردا لە دەستەواژەگەلی شەرف و ناموس کە گۆرەگرن و بە مەحزیەوەی کە تاوانباریە بنەماڵی تاوانبارەکە دەڵێن ئەم شێوە لەبەرەوە کوژراوە کە مەسلەی ناموسی و شەرەفی لەسەر بووە بە بڤەوە سێری ئەم ڕوانینە بە بڤەوە سێری ئەم تاوانە کە ناوێرن پشتگیری بکەن. لە حاڵێکدا هیچ ئینسانێک بۆی نییە هیچ ئینسانێک لەژێر هیچ ناوێک بکوژەوە تا توندوتیژی بەرامبەر بکە. بۆیە پێویستە پشتگیریان بکەین و پێویستە لە بەرامبەر هەر هەڵسوکەوتێکی توندوتیژی بەرامبەر بە ژنان ڕابوەستین دەنگکەڵ برین بۆی کە وردە بتوانین ئەو پەتایە کەم بکەینەوە تا ڕوخانی یەکجارەکی کۆماری ئیسلامی. بەڵێ هەچاو باسی کەمکردنت کرد. ئێمە بۆ نەمانیا کەمکردنی توندوتیژی بەرامبەر بە ژنان بە چه شێوەیەک دەبێ خەباتکەین لانیکەم بۆەوەی کە کەمیکەینەوە کاری بۆ بکەین ئێمە یان هەر کەسێکی تر کە لەو بوارەدا کار دەکات؟ بێگومان تا کاتێک کە کۆماری ئیسلامی لەسەر کار بێ بۆ قانونە دژە مرۆڤی کە هەیەی بۆ یاسا دژەژنەی کە هەیەی کە پەسەندی کردو بەبوونی سزای ئیسلامی بەو هەموو بربەستەی کە لەسەر ڕێگەی ژنانی داناوە قازانجی لێ دەبینێت، چونکە کۆماری ئیسلامی هەمیشە بە بڤەوە سەیری پرسی ژنانی کردووە لە سەرەتای هاتنە سەرکارێەوە بە خۆپێشاندانەکانی ژنان لە دوای 2 مانگ خۆسەپاندنی کۆماری ئیسلامی بەسەر خەڵکی ئێرانداوە بەلا ڕێدابردنی شۆڕشەکەی ژنان بەهاتنە سەر شقامیان بە ناوتیان بە حیجابی ئیسلامی ئەم دەنگیان بەجێی کۆماری ئیسلامیگیان کە بڤن بۆ سەردەسەڵاتەکەی و ساڵهایە کۆماری ئیسلامی هەموو هەوڵەکانی خۆی خستۆتە گەڵ بۆی کە ژنان لە پرۆسی ئابووری سیاسی دوور بخاتەوە لە ڕێگای میدیا و هەموو ئابزارەکانی دەسەڵاتەوە خەریکە هەوڵەدا پێگەی ژێردەستەی ژندیشامدا تا کاتێک ئەم ڕژیمە لەسەر کار بێ ئێمە بێگومان ناتوانین بە ئازادی ڕەها بگەین، بەڵام ناشتوانین دەست لەسەر دەستدانین. ئێمە سەرڕای ئەوەی کە دروستە بوونی کۆماری ئیسلامی خاڵێکی زۆر نەگەتیڤەکە هەموو چەرمەسەری بەدبەختیەکانی کۆمەلگای ئێمە بەتایبەتی لەو دوایانەدا ئێمە دەبینین کە چەندە نابەرپرسیارە لە بەرامبەر بارودۆخی ئابووری کە خۆی هۆکارەتی بەهۆی سەرڕۆیەکانی لە بەرامبەر کۆمەلگای دەرەوە ئەو ئابلۆقە ئابووریانی کە بەسەریدا سەپا بەڵام دووکەڵەکەی چۆتە چاوی خەڵکەوە ئەم هەموو توندوتیژیە بنەماکەی ئەم هۆکار ئابووریە کە خەڵکتیدا بێگومان تا ئەم سیستمە لەسەر کار بێ ئێمە بە ئازادی ڕەها ناگەین، بەڵام ناتوانین دەست لەسەر دەستدانین وەکو ئەوەی کە ساڵهایە لە بەرامبەر ئەو ڕۆژیمەدا چالاکانی مافی یەکسانی خوازی ڕاوەستاون و بە پشگیری لە ژنانێک کە قوربانەی بوون و کاتێک دەبینین کە لەو ماوەی دواییدا بۆ دەستێژیەکانی سەر ژنان و کچانی سەردەش خەڵک ڕژیمیان بە چۆکدایەنا وەک کارێکیان کرد کە ئەو ڕژیمە سەرڕای ئەوەی کە و کەسانە وەرەی خۆی بوون دەست بەسەری کردن ئەگەر حتا بە درۆژ بوو بێ و سەپاندومانە ساڵهایە بە لە ڕێگەی کەمپینەوە لە ڕێگەی وشیاری کۆمەلگا پێویستە چالاکانی مەدەنی وشیاریەکی یەکجار زۆر لە ناو بنەماڵەکان کاتێک من ڕژیمێکم قبوڵ نییە بێگومان نابێت پەروەردەکەشیم قبوڵ بێ. کاتێک من ئەبینم ئەم ڕژیمە قازانجە بینێ لەوەی کە من کچەکەم بە چاوێکی هەڵاواردن ئامێزەوە پەروەردە بکەم وەز ئەرکی منی دایکە منی باوکە دراوسێکەمە بۆ شێوازە بیر نەکەینەوە چونکەمە بیرۆکەیەکی چەقبەستوویە کە کۆماری ئیسلامی بەسەریدا سەپاندی پێویستە بە وشیارێکی زۆرترەوە بڕوانینە ڕەگەز بێ هەڵاواردنی ڕەگەزی پەروەردە بکرێن و ئەگەر لە کۆمەڵگا
توندوتیژی بەرامبەر بە ژنێک ئەنجام مەدرێ کوشتنی ژنان بە تایبەتی لەو ماوەیەدا بینین لە ماوەی ئەو دوو مانگەدا نزیک بە دژن لە هەموو شوێنە جیاجیەکانی کوردستان لە ژێرناوی شەرف و ناموس و حەد دەستەواژەیە کە لەو سیستمەدا پێی پەروەردە بووین ئەکوژرێن و جستیان دەسەردرێتەوە نابێ بێ دەنگبی لە بەرامبەر ئەم هەموو توندوتیژیە و پێویستە دەنگی ژنانی ناوخۆ بین و دەنگی ئەو هەموو ئازارە بەجوێی دنیای دەرەوە بگەێنین و لە خۆمانەوە لە پەروەردەی دروستی خۆمانەوە دەست پێ بکەین تا کاتێک کە کۆماری ئیسلامی لە ناو ئەچێ و دەسەڵاتێکی خەڵکی و ئینسانی دادەمەزرێ. بەڵێ هاوڕێ هەتا من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان قسێک هەیە وەکو کۆتایی بفەرموون. من لە کۆتاییدا تەنها یەک قسەم هەیە ئەوەیە کە کاتێک ئەڵێن توندوتیژیە پیا و سالاری بێگومان باز لە بیرۆکەیەک دەکەین نەک لە پیاوانی کۆمەڵگای ئێمە چونکە لە کۆمەڵگای ئێمە هەم ژن هەم پیا قوربانی پیاوان وەکو چەوسێنەر و ژنان وەکو چەوساوە پێویستە ژنان و پیاوانی ئازادی خواست دەست لە ناو دەستی یەک دژ بە دەسەڵاتێک دژ بە حکوومەتێک کە ئەو یاسایانەی پەسەند کردووە بە دژیان و ئەوانی تێدا کردووە بە قوربانی وەکو مرۆڤێکی نۆرماڵ تێدا پەروەردە نەبن ڕابوەستن تا نەمانی یەکجارێکی کۆماری ئیسلامی پێویستە بە هەڵاواردنی ڕەگەزی مناڵەکانمان پەروەردە نەکەین و بە عیبە و مەکە کچەکانمان پەروەردە نەکەین و باوەڕ بەخۆبوونیان لێزەوت نەکەین بە هیوای ئەو ڕۆژەی کە کۆماری ئیسلامی لەسەر کار نەمێنێ و حکوومەتێکی خەڵکی و دەسەڵاتێکی ئینسانی بە دوور لە هەڵاواردنی ڕەگەزی هەموو توندوتیژیەک بەرامبەر بە ئینسانەکاندا بمەزرێت. جارێکی تر سپاس بۆ تۆ هەتاوگیان کە میوانی بەنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمە بووی. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست بۆ جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیە هەر شاد و کامران بن.